بەڕێز دکتۆر شێرکۆ سایزم ناکەم لەگەڵە کە پرۆفیسۆری ئایدەدەرە لە بواری نەخۆشیەکانی جۆ و جێژبوون باسی هەوکردنی جوێەکەین بە شێوازێکی گشتی هەندێک هەڵی باوهێڕێکیەکەینەوە دواتریش هۆکارەکانی جێژبوون باسەکەین و ڕێگە چارەکانیش ئەخێنە بەردەم بەڕێستان لە هەمان کاتیشا لە ڕێی پێیجی فەرمی کورسا لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ڕاستەخۆ ئەم تەوەرای گوازرێتەوە بە ڕێزیشتان توان پرسیارەکانتان بە وردی بنووسن بۆیش ئێمە وەڵامی پێویستان بۆ وەرگرین. دکتۆر بانیت باش بەخێر بیت پێمان بڵێ هۆکاری جێژبوون بە شێوەیەکی گشتی هەموو جێژبوونێک پەیوەندی بە جۆ هەیە یاخود ئەشێ هۆکاری دیکەش بن. بەڵێ سوپاس کاکە دکتۆر ئاوات بانی جەنابیشت باش. طبعا کە ئەم کەلیمەی گێژبوون لە کوردیا تۆزە بڵاوە مەجموعە شتەگرێتەوە خۆی گێژبوون یەکێکە لە سکاڵاکان کە نەخۆشیێت بۆت باسەکە پەیوەستە زیاتر بە نەخۆشیەکانی گوێچکەی ناوە لە ناو خەڵکەوا باوە کاڵێ من تووشی نەخۆشی گوێچکەی ناوە ڕاست بووم مەبەستیوێ تووشی گێژبوون بووە بەس گێژبوون سکاڵای نەخۆشیەکانی گوێچکەی ناوەیە کاتێکی گوێچکەی ناوە تووشی نەخۆشیە بێ مەجموعە سکاڵا دروستەکە بە شێوەیەکی گشتی 4 سکاڵا هەیە کە پەیوەندن بە نەخۆشیەکانی گوێچکەی ناوە لەوانەیەکیشیان گێژبوون و سەرسوڕانە یان دنیا سۆڕێتەوە لە بەرچاوی و مجموعە سکاڵای تر دووەم گرانبوونی هەستی بیستنە سێم زرنگانەوەی گوێیە هاڕەها ڕۆژی گوێیە چوارەمیش ئیزعاجبوونە بە سەوت یانە دکتۆر ئەگەر مناڵە قیژهۆڕ بکە من زۆر پێی ئیزعاجە بم ئەمە سکاڵاکانن 4 سکاڵای گشتی کە بەهۆی نەخۆشیەکانی گوێچکەی ناوەیە بەڵام ئەو سکاڵانی کە پەیوەستن بە گێژبوونەوە تۆزی زیاتر ئەبێت هینی بکەین ینی پۆلینی بکەین زیاتر بێ بە 4 پۆلەوە پۆلی یەکەمیان بریتە لە ناوە خولێ یعنی نەخۆش ئەڵێ دکتۆر من هەستەکەم لە ناو خۆمە ئەخولێمەوە یاخود ئەڵێ هەستەکەم دکتۆر لە ناو خۆمە ئەجوڵێم بەرەو پێشەوە بیا بەرەو دواوە بیا بەرەو سەرەوە بیا بەرەو خوارەوە بێ ینی وەکۆڵەوە دکتۆر من وا هەستەکەم وەکو لە ناو بەلەمێکا بێم و بڕۆم ئەمە پێوترێ ناوە خولێ پۆلی دووەم لەم سکاڵایانە پێوترێ گێژبوون کەلیمەی گێژبوون وەکووتم نەخۆشی کورد بە هەموو شتێکەڵە گێژبوون بەڵام گێژبوون لە خۆی لە ئەساسا بریتە لەوەی کە پەیوەندی لەشی مرۆڤ لەگەڵ کێشی زەویە کەمە بێتەوە کورد زۆر جوان تاریفێکڵە دکتۆر هەستە ئەڵێ هەستەکەم بەسەر عەرزەوە نیم یاخود ئەڵێ هەستەکەم سرم سووک بووە یاخود ئەڵێ هەستەکەم لەشم سووک بووە ئەمان گێژبوونە و پۆلی سێمیش بریتە لەوەی ئەو نەخۆشیانەی کەوا لە چاوەکە مجموعە شت ڕووبا بۆ نمونە دەرەخولێ ئەڵێ دکتۆر من هەستەکەم ئەم دنیاە ئەخولێتەوە بە دەورما یاخود ئەڵێ هەستەکەم دنیا بەرەو ڕوومێت یا ئەڵێ دنیا یعنی دەوروبەر دنیا دوورەکەوێتەوە لێم ئەمە پێوترێت دەرەخولێ شتێکی تریان لەوەی هەیە کە ئەوەیە کە لێڵبوونی چاو ئەڵێ هەستەکەم دکتۆر چاوم لێڵ بووە یا چاوم تەمێکی گرتووە گروپێکی تر پۆلێنێکی تر علاقەی هەیە بە سکاڵەکانی بەژن بۆ نموناڵە دکتۆر من هەستەکەم تەوازنم تەواو نییە هەستەکەم خۆم باش ڕناگرم لەسەر عرز یاخود کاتێک کە ئەڕۆم هەستەکەم لەترێم بەلای ڕاستە بەلای چەپیاڵە هەڵێ دکتۆر هەستەکەم مەجموعە خەڵکی وا هەستەکەمێکی پاڵم پێوەنێ بۆ پێشەوە مە پێوترێ لەتر یاخود ئەڵێ خەریکە ئەکەوم یاخود کەوتنی تاڵ ئەڵێ دکتۆر من ئاگام لە خۆم بوو هیچ وەزعم زۆر باش بوو هۆشم و لە پرەکە کەوتم و دوایی هەستامەوە ئەمە کەواتە 4 پۆلێنی گشتی 4 پۆلی گشتین لە سکاڵەکانی نەخۆشیەکانی گوێچکەی زۆر باشە دکتۆر ئەمە لەو پرسیارەوە دەست پێ بکەم بێگومان پرسیارێکی زۆر هاتووەمانەوەی حەق بە ئێوانەش کە پرسیاریان کردووە لە هەموو تەمەنەکە حاڵەتی گێژبوون ڕۆیەت یاخود تەمەنێکی دیاریکراو هەیە کە زۆر باو بێتایە لە هەموو تەمەنەکانە ڕۆیە بەمەرجێک نەخۆشەکە بتوانێت تعریفیکە یعنی بۆ نمونە مناڵی هەیە عمری 2 ساڵە یا 3 ساڵە بە دایک و باوکی تۆ دا من سەرمە سۆڕێتەوە بەس ئەوەنە بتوانێت دەری بڕێ سکاڵاکە تعریفیکە بەڵێ لە هەموو تەمەنەکانە هەیە زۆر باشە پرسیارێگاتوەڵێ من هەنێ جار جۆم کپە بێ و دوایی چاکە بێتەوە ئەمە هۆکار چییە؟ کبوونی جارجار کپە بێوەکرێتەوە ئەلێ لەکسەر زیاتر علاقی بە کەناڵی وەستاچیەوەیە باشە یاخود شەمعەکەی لە گوێایەتی جارجار قەپاتە بێ و دوایی ئەکرێتەوە پرسیارێگاتوەڵێ 6 ساڵە تووشی سەرسوڕان و سەرجێش خواردن بووە لە سەرەتا پێیان وتووە هەوکردنی گوێی ناوەیە ئێستا پێیان تۆ شەقیقەیە بەڵێ خۆی هەوکردنی گوێی ناوە شەقیقەیەکێکە لە نەخۆشەکانی هەوکردنی گوێی ناوە کاتە هەردووکیان ئەکرێ بڵێن یەک بابەتن یعنی ئەو هەوکردنی گوێی ناوە شتێکی زۆر بوونیە عامە مەجموعە نەخۆشی زۆرەگرێتەوە یەکێک لەوانە شەقیقەی هاوسەنگە کە دەبێتە هۆی گێژبوون و سەرێشە و سەرسوڕان و
و هەندێک جاریش پەلەپەلکردنی دڵ ینی دڵە کوتەی تووشە بێ زیاتر نەخۆشی شەقیقی هاوسەنگی لە ئافرەتا زۆرە بە تایبەتی کاتی سۆڕی مانگانە کە هۆرمۆن بەرز و نزمیەکە دەبێتەوەی بەرزی و نزمی کارەبایی پەردەکانی مێشک و دەبێتەوەی دروستبوونی ئەو مەجموعە سکاڵایانە. باشە پرسیارێکتر هەڵە لەسەر جێژبوون دکتۆر وەرزشی شان و ملی بۆ نووسیوە. بەڵێ ئەم زۆر شتێکی موهیمامە. گوێچکەی ناوە خوێنی بۆ ڕۆ خوێنی گوێچکەی ناوە لە ملەوەڕوە لە شان و ملەوەڕە بۆیە کاتێک کە تەشەنجات ڕوئە لە ماسوولەکانی شان و ملە جاری وایە تەداخولەکە لەو خوێنی کە ئەچێ بۆ گوێینەوە و دروستکردنی سکاڵاکان ئەمە بەشێک بەشی دووەم خۆی شان و مل بەشێکی سەرەکیە لە ڕاگررتنی هاوسەنگی لەشی مرۆڤ یعنی لەشی مرۆڤ سێ سیستم هەیە هاوسنگەکەی ڕاگرێ یەکەم گوێ کرۆکەکەی گوێیە گوێی ناوە دووەم چاوە بینینە سێم جونگەکانی لەشی مرۆڤ بە تایبەتی ئەو خانە هەستیارانەی کە دەکەوێتە شان و ملەوە. باشە دکتۆر پرسیارێکتر هاتووەمەوە هەر لەسەر ئەوەش کەمێک بۆستین دوای ئەوەی کە وەرزشی بۆ نووسیوە ئەڵێ ئێستا لەیانی دڵم ناڕێک بووە تووشی سنگتون بوون بووە سنگی تون دەبێت ئازاری هەیە. طبعا ئەمە هۆکارەکەی زۆرە ئایا ئەم تونبوونی سنگە عیلاقی بە ڕاضی شان و ملەکەوەیە یاخود شتێکی جیاوازە هەندێک جار ئێمە بە نەخۆشەکانمانڵین کاتێککە ئەو ڕاضە تەبیعیانین بۆ دانین بۆ ڕاستکردنەوە و لابردننی جانبوون لە سیستمی تەوازنە ئەڵین لە بیدایەتی مانگی یەکەمە کاتێک کە تۆ ڕاضانە ئەەکەی زۆر گەشترەبی نابێ وازی لێبێنی ینی چکە بۆ تۆکو کولانەوەی برینەکە وایە ینی من دایمە بە نەخۆشەکان ماڵێم ئەگەر جونگەیەک مەسەرن جام بکە تۆ هەوڵی هێواش هێواش بیجۆڵی بەس ئەو جوڵانە ئازار بەخشە هێواش هێواش و ئازارە نامێنێ هەماشت بە نیسبەت سیستمی تەوازنەوە کاتێک کە سیستمی تەوازن جامە بێ ئێمە بین ئەو ڕاضانەی بۆ دانێن سیستمی تەوازن هێواش هێواش ئەکولێتەوە زیاتر لە جامبوونەوە هەستەکە بە هەستکردن هەستکردنی بیدایەت ئازار بەخشە یاخود گێژیەکە بەس بە مروری زەمن لە ماوەی مانگی یەکەمە بەمەرجێ نەخۆشەکە بەردەوام بێ لەسەر ئەو وەرزشە سروشتیانی کە ئێمە بۆی دانین هەستەکە لە بە مروری زەمن هەفتەی یەکەم هەفتەی دووەم هەفتەی سێم ڕۆژ بە ڕۆژ بەرەو باشی ڕوا. باشە دکتۆر پرسیارێکا تۆڵێ نزیکی ساڵێکە جۆمۆکەوەی هەنگێکی تیاابێ وژە وژی دێت زیکە یاخود هاژەیە هاڕێکێکە لەو سکاڵانەی تر کە بە دەبێت بەهۆی نەخۆشی گوێچکەی ناوە دروستەوێ ئەلبەتە نەخۆش توانێت تعریفی بکڵێت دکتۆر من جۆم زیکەیت ئەگەر وتی جۆم زیکەیت یعنی تۆنە بەرزەکان تێکچوون لە گوێچکەی ناوەیە ئەگەر وتی هاڕە و هاژەیە یاخود وەکو دەکی مەچینەوە یاوەکو دەنگی مۆلیدەوە ئەمە ینی تۆنە نزمەکان تێکچوون لەبەرەوە تعریفکردنی زیکە هاژە هاڕە لە گوێ لەلایەن نەخۆشەوە ینی وا لە دکتۆرەکە کە بەرەو شوێنی مەبەست شوێنی نەخۆشیەکە بگات. باشە پرسیارێکترەڵێ هەست لە کاتی هەستکردن بە ژاوەژا و دەنگی بەرزا زۆر بێتاقەتە بم و شەوانیش جێژە بم گێژبوون و هاژەهاژ ئەگەر پێکەوە ببەسرێتەوە مەجموعەیە نەخۆشی هەیە دروستیەکە یەکێک لە هەرە ئەو نەخۆشە باوانەی کە بری سێشت دروستەکە گرانبوونی ژێ گێژبوون زرنگانەوەی ژێ ئەویش بریتە لە نەخۆشی مینێر نەخۆشی مینێر ینی بەرزبوونەوەی زەختی گوێچکەی ناوە گوێچکەی ناوە شلەمەنیەکی تایە خانە هەستیارەکان لەو شلەمەنیانە هەن مەلەکەن بەڵام کاتێک ئەو شلەمەنیە زیاکە دەبێتە هۆی پاڵەپەستۆ دروستکردن لەسەر خانە هەستیارەکان و دروستبوونی ئەو سکاڵایانە کە بریتە لە گێژبوون و زرنگانەوەی ژێ و گرانبوونی ژێ. ئەڵێ مێشک و گوێی ناوەڕاست چ پەیوەندیشان هەیە گوێی ناوەڕاست خۆیەکەوێتە مێشکەوە پرسیارەکەی ئەوەیە ئایا گوێی ناوە ئەگەر گرفتێکی هەبێ کارەگاتە سەر ئەوەی کە مێشکی مناڵ دوا بکەوێت یاخود زیرەکی کەم کات علاقی بۆ نیە نەخۆشیەکانی گوێچکەینەوە گوێچکی ناوەکەوێتە ئێسقانێکی سەخت لە کلەی سەرە و دەماری ڕقم هەشت کە پێک هاتووە لە دوو دەمار دەماری بیستون و دەماری هاوسەنگی لە گوێچکەی ناوە ئەڕۆن بەرەو مێشک لەبەرەوە پەیوەندیکی زۆر بەقوت هەیە لە بینی نەخۆشیەکانی گێژبوون و نەخۆشیەکانی پەردەی مێشکە بەڵام نەخۆشی گێژبوون نابێتە هۆی دواکەوتن لە یعنی دواکەوتن لە نمابوون من باش کەسێک سەرسوڕانی هەبووە و چارەسەری وەرگرتۆ باش بۆ لە ئێستا هەمدی زۆم دەهاتێتەوە زۆرێکە ئەوەیە ئەمە واردەکە شتیوا دووبارە بێتەوە بەڵێ بەڵێ بۆ نمونەش شخصێک تووشی هەڵامەتە بێ چاکە بێتەوە دوای هەفتەیە دوای مانگی تووشی هەڵامەتە بێتەوە هەمان شێوەیە نەخۆشی لەوانەیە ئەمڕۆ چاکبی مانگتر توش ببیتەوە کاتە سەرجێش خواردن و سەرسوڕان ئەکرێ بڵێن نەخۆشیێکی درێژخانە سێنەوە گێژبوون هەیە سێنەوە سەرسوڕان هەیە سەرسوڕانێکی کتوپڕ هەیە سەرسوڕانێکی درێژخایەن هەیە لە بینیانە سەرسوڕانێکی پچڕ پچڕ هەیە یعنی هەنێ نەخۆشی هەیە سکاڵاکانی پچڕ پچڕەوە چۆن مەسەڵەن دکتۆر من ئەم شەو پاڵکەوتم دنیا سوڕا لە بەرچاوم
یاخود ئەڵێ لە سەر لای چەپ چوومە لای ڕاست دنیا ئەسوڕایەوە دوای هەستام چاک بووم بەیانی نەفسیش دوام لێ هاتەوە نیوەڕۆوام لێ هاتەوە کەواتە سکاڵەکان پچڕ پچڕە لە ڕۆژێکە لەوانە 4-5 جار گێژبوونی توش ببێ هەندێک نەخۆشی هەیە بەو شێوەیە خۆی نیشانەیە. باشە جوڵەی کریستاڵی گوێی ناوەوە کاریگەری لەسەر چی هەیە ئەڵێ وایان پێوتم زۆر جوانە کریستاڵی گوێی ناوە کریستاڵی تایە کاری ئەم کریستاڵانە خوێندنەوەی کێشی زەویە مەبەستمان چییە کاتێک ئینسان لە مەسعادێکە مەسعاتەکە پەنجەرەی تیانە بەڵام کاتێک ئەو مەسعادە سەرەکەوێ تۆ هەستەکەی سەرەکەی بەبێ ئەوەی دەرەوەش ببینی شعورەکەی کە تۆ مەسعادە سەرەکەی بە پێچەوانەوە کاتێک مەسعادەکە دابەزێت تۆ هەستی پێکەی بۆچی ئێمە هەستەکەین ئەم مەسعادە بەرەو سەرەوە ڕۆیە بەرەو خوارەوە بەبێ ئەوەی پەنجەرە لە مەسعادەکە هەبێت سەبەبەکەی ئەو کریستاڵانەیە ئەو کریستاڵانە یارمەتی جوڵە ئەکەن یاخود بەرەو سەرەوە یا بەرەو خوارەوە دەبێت ئەوەی بزواندنی خانەستیارەکان و بەهۆی جوڵەی ئەو کریستاڵانەوە تۆ شوێنی خۆت ئەدۆزیتەوە بە جۆرەی کێشی زەوی بەڵام ئەم کریستاڵانە لەسەر مادەیەکی جێڵن فرینین ینی سربەستین بە کەیفی خۆیان جوڵێنەوە کاتێکە جوڵێنەوە کە لەش هەمووی جوڵێتەوە بە شێوەیەکی نیزام بە نیزام بەڵام هەندێک جار ئەم کریستاڵانە جێ ئەبنەوە لە مادە جێڵەکە ئەفریە بن ئەو وەختە بە حڕێتی خۆیان جوڵێنەوە هەبەزاردی یعنی بە کەیفی خۆی جاری وایە تۆ بەرەو پێشەوەڕۆی ئەو بە پێچانە بەرەو پێشوەیە لەگەڵ تا بە پێچانە بەرەو لای ڕاستەڕە ئەمە دەبێتە هۆی دروستبوونی سکاڵا کە بریتێ لەسەر سوڕان کەواتە جوڵەی کریستاڵ جوڵەی نائاسە یا جیابوونەی کریستاڵ لە شوێنە سەرێکیەکەی خۆی بۆ شوێنێکی تر دەبێت هۆی دروستبوونی سکاڵای سەرسوڕان بەس ئەم سەرسوڕانە سەرسوڕانێکی پچڕ پچڕە ینی بەردەوام نییە. باشە دکتۆر هەمان پرسیارۆزان بەڕێزت وەڵامدا ئازاری شانومل پەیوەندی بە گێژبوونەوە تەشەنجاتی شانومل یەکێکە لە هۆکارەکانی دروستبوونی سکاڵەکانی گێژبوون ئەڵێ سرم سڕە بێ ئەوە شەر سەرسڕبوونیش یەکێکە لەو سکاڵایانەی کە نەخۆشیەکانی گێژبوون دروستیەکە وەکو شەقیقەی هاوسەنگی شەقیقەی هاوسەنگی مجموعەیە سکاڵا دروستەکەن لەگەڵ دروستبوونی گێژبوون و سەرسوڕانە ئەڵێ دکتۆر سەرمێشێ بە دەنگی زعاجەبم بە ڕووناکی زعاجەبم بە هەندێ بۆنی زعاجەبم ئەگەر زۆر درنگ بخۆم مۆزم تێکەچێ نیوەڕان بن و مەزم زۆر تێکەچێ ژەم بپەڕێنم وەزم زۆر تێکەچێ لە ئافرەتە ئاڵە سوڕی ماگانە وەزم زۆر تێکەچێ بە تایبەتی 2 ڕۆژ پێش سوڕی ماگانە مسکاڵەکانی گێژبوونم بۆیە کەواتە شەقیقەی هاوسەنگی گروپی سکاڵا دروستەکە و سەرێشەش دروستەکە چاوی ئەڵێ هەستەکەم جاریوە بریسکە لە چاومایە ینی وەکو چەخماخە و بریسکە لە چاوی دروست دەبێت یەکێکە لەو سکاڵە یەکێکە لەو نەخۆشیانەی کە بێجگە لە سکاڵەکانی گێژبوون سکاڵای تریش دروستەکە کاتەم شەقیقەیە جیاوازە لەگەڵ ئەو شەقیقەمانەیە شەقیقەیەکەیە بەس سەرێشەیە و بێجگە لە سکاڵەکانی تر شەقیقەیەکەیە بەس گێژبوونە یعنی سەرێشەی نییە شەقیقەیەکەیە هەردووکی هەیە گێژبوونی شێ و سەرێشەمان قورسترانە یعنی ئەو وەختە زیاتر تۆ ئیناسیتەوە مەبەستمان چییە ئەگەر یەکێک هات کلا ینی بە شێوەیەکی زۆر ڕێک و پێکوتی من دکتۆر سەرمێشێ ئەگەر سەفەرێکی دوور و درێژ بکەم دڵم تێکەڵێ و تر دنیا سوڕێتەوە لە بەرچاوم و ڕەبم بە دەنگی زعاجەبم بە گڵۆبی زعاجەبم ئەوە یەکسەر تۆ بۆ دەرەکەوێکە ئەمە نەخۆشی شەقیقەی هاوسەنگی هەیە چکە سکاڵاکان زۆر بە ڕێکپێکی هەمووی پیشانەیە بەڵام هەندێک جا گەر لە بەس گێژبوونم هەیە نەڵێ سەرێشەم هەیە احتیمالیش نەخۆشەکە شەقیقەی گوێ بێ بەس تۆ بۆ ئەوەی بیناسیتەوە بۆی تشخیصی بکەی زیاتر پێویستی بەکارە. باشە کەسێگەڵە دائنیشم و کە هەڵەسم تووشی سەرجێش خواردنێکی زۆر ناخۆشە بم بەڵێ بزەبێت بەس ئەمان ئەبێت ئاگامان لێ بێ هەندێک کەس کە لە دانیشەوە لە پڕێک هەڵەسێتە سەر پێ دەبێتە هۆی نزمبوونەوەی فشاری خوێن و خوێن کەمەچێ بۆ مێشک و ئینسانەکە وڕە بێ گێژە بێ کاسە بێ نەکسەری ئەسوڕێ یا سەسوڕانێکی زۆر کەمە ئەمە یەکێکە لە سکاڵاکانی تر بەڵام ئەوان پەیوەستە بە نزمبوونەوەی فشاری خوێن نەک نەخۆشیەکانی گوێچکەی ناوە. باشە گوێپاکردنەوە تا چەند لەگەڵیایت وەکو خۆی پاکەکاتەوە خوا قدرەتی بەخشیەوە بە پێستی گوێی دەرەوە کە خۆی پاکاتەوە بە بێ تۆ دەستکاری بکەیت. باشە بەڵام ئەگەر ئێمە بین مەسەلەن لە دوای حەمام بڵین بابم گوێچکە پاکەرەوەی گوێچکەمان وش بکەینەوە ئەو مومی کە دروست بووە لە بەشی دەرچەی لە دەرچەی گوێچکەی دەرەوە ئێمە پاڵی پێوەنین بۆ گوێی ناوە بۆ ناوە ئەو وەختە پاکبوونەوەکە ئەستەمە بێ بووی قورس مجموعەیە شەمع کۆ بێتەوە مۆم کۆ بێتەوە لە دیوی ناوەی گوێچکەی دەرەوە خۆی ناتوانێت پاکاتەوە لەبەرەوە نەسیحەتی ئێمە بۆ هاوڵاتیانەوەیە ئەگەر لە خۆی شت هاتە دەرەوە لە حەمام بە هیچ شوێنە گوێی وشکاتەوە نەگوێی پاکاتەوە خۆی گوێ هەمووی چەندە سانتیمەترێکە 2 سانتیمەترە لە مای 5 دقیقە خۆی وشکەکاتەوە پێویست ناکات و وشی کەیتەوە کەواتە جۆ پاکردنەوە شتێکی خراپە بەڵام هەندێک جار
هەندێک جار گوێ خۆی نەخۆشەکەی وەکو بەشەکانی تری لەشی مرۆڤ جاریوە پێستی گوێچکەی دەرەوە تەمەڵە بێ خۆی پاک ناکاتەوە دەبێتەوەی کۆبوونەوەی ئەو شمۆمە ئەو وەختە ناچارە بێ بچێتە لای پزیشکی پسپۆڕ و گوێی بۆ پاکاتەوە. دکتۆر کەسێک پرسیاری کردووەڵە جۆم ئەوەنە مۆمی تیاکۆ بێتەوە بێ هەموو دوو مانگجارێ لای دکتۆر پاچی کەمەوە ئەو نەخۆشیەیە کە وتمان پێستی گوێ تەمەڵ بێ خۆی پاک نکاتەوە دەبێتە هۆی کۆبوونەوەی ئەو مامە بەمەرجێک نەخۆشەکە خۆی دەستکاری گوێچکەی خۆی نەکا ئەگەر خۆی دەستکاری گوێ خۆی بکاتەوە ینی با بڵێن سەبەبەکە لە نەخۆشەکەیە نەک لە پێستی گوێیە. باش حاڵەتێکی زۆر ناخۆشیان باس کردووە لە شەوان کە ئەچمە سەرجێ گوێم لە ژاوە لە گوێمە بەڵێ سەرجێ بڵێ ژاو یاخود زرنگانەوەی گوێ یشێکە لە سکاڵاکانی نەخۆشی گوێچکەی ناوە. بەڵام هەندێشتی تریش هەیە بۆ نمونە زیک دروستەکە بۆ نمونە گەردار لە ژێر پووکا بێ نەهات بێتە دەرەوە لەوانێ ژاو دروستکە دانەگەر کلۆر بێ لەوانێ ژاو دروستکە جونگەی شەویلگە ئەگەر شل بێت و تەقەتەقکە ئەبێتە هۆی دروستبوونی ژاو کەوتن لەگەڵ ینی پچکەیەک تا عمرەوە دەماری بیستنت بفوکێتەوە دەبێتە هۆی دروستبوونەوەی زرنگانەوەی گوێ. بەڵام هەند زۆربەی جار ئەم زرنگەوانە با بڵێن قودرەتی سەوتەکەی دێسی بڵەکەی ئەوە زۆر نییە لە ڕۆژە تۆ جۆ لێ بێ لە بەلێ ڕۆژە بری سەوتی مۆلی دە و گوێ لێ سەوتن سپلیتی گوێ ژاو ئەمانە تۆ هەست بە بیستنی ژاوەکی گوێچکی خۆ ناکەی یعنی دەنگەکانی دەرەوە زاڵە بێ بەسەر قدرەتی ئەو دەنگی کە لە ژاوەکەی لە گوێتایە بەڵام شەو کە خەڵک ئەڕات دەنوێت ژوورەکە بێدەنگە دەنگی دەوروبەر نامێنێ اینجا هەستەکە بە دەنگی زرنگانەوەکی گوێچکی خۆی. دەستخۆش دکتۆر بێگومان ئێمە کاتەکەمان هەموو یا بە بینەران ئەوانەی کە پرسیاریان کرد بوو ئەگەر بەڕێزت شتێکردما بێت کە بە پێویستی بزانیت. سکاڵەکانی گوێچکەی ناوە کووتمان چوارشتە سەرسوڕان گێشبوون و گرانبوونی گوێ زرنگانەوەی گوێ و بەدەن ئیزعاج بوون بەدەنگ یەکێک لەو هۆکارانەی کە دەبێت هۆی دروستبوونی ئەم سکاڵانە ناڕێکوپێکیە لە سیستمی خەو خواردنە. نەسیحەتی ئێمە بۆ هاوڵاتیان ئەوەیە کە زوو بنون زوو هەستن لە خەو. ئەگەر تۆ دەونی بچیتە جێگاوە 11 خەو لێ بکەوێ حوتی بانی هەستیت ئەوە باشترین شێوازی خەوتنە. کەم خەوی شتێکی خراپە بۆ گوێچکەی ناوە مانووە بێ زۆریش بخەوی هەر خراپە ئەمەیەک دوو ژەم لە کاتی خۆیان بخۆی ینی بۆ نمونە تۆ ئەگەر نیزامت داناوە سێ ژەم بخۆی لە ڕۆژێکە ژەمەکان هەوڵ بە لە کاتی خۆیان بخۆ بۆ نمونە نانی بانی ئەگەر فێر بووی سا حوتی بانی بیخۆی مەیخەرەنەوە نانی نیوە ڕۆگەر یەکەی خۆی مەیخەرە چوار خۆ ئەگەر دوو ژەمە خۆی نەفسی شت ژەمەکان ئەگەر بە تەمای دوو ژەم خۆی لە ڕۆژەکە لە کاتی دیاریکراوی خۆیان بخۆ بۆیە بۆ ئەوی دوور بکەینەوە لەو سکاڵانە لەو نەخۆشانەی گوێچکەی ناوە ڕێکردنەوەی ستایلی خەو خواردن بەنسبەت هاوڵاتیانەوە شتێکی زۆر تەندروستە. سپاسی بەڕێستەکەن دکتۆر شێرکۆ ئومێد دەکەین کە هەموو لایەک ساخ و سەلامەت بن.